پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. باوەڕ ناکەی دوای چاندنی دڵێکی دەستگرت چی ڕوودەدات؟ جیاوازی نێوان شێوازی کارکردنی دڵی دەستگر لەگەڵ دڵی سروشتی چییە؟ لەم دواییانەدا مردن بەهۆی جەڵتەی دڵ تەنانەت لە ناو گەنجانیشدا بڵاو بۆتەوە. بۆیە نمونەی زۆر هەیە لە کەسانی ئاسایی و کەسانی ناودار کە بەهۆی ئەمەوە گیانیان لە دەست داوە، وەک ئەوەی کەس چاوەڕێی ئەوەی نەدەکرد. هۆکارەکانی ئەم شتانە چین و ڕێگاکانی ڕێگریکردن لێی چین. لەم ڤیدیۆیەدا بەوردی باسی ئەم بابەتە دەکەین. ئاماژە بە چەند زانیاریەک دەکەین دەربارەی دڵ، چۆنێتی کارکردنی و بۆچی بە گرنگترین ئەندام دادەنرێت تا ئێستا. هەروەها ڕۆشنایی دەخینە سەر دڵی دەستگرت و میکانیزمی کارکردنی. بۆیە تا کۆتایی ڤیدیۆکەمان بینەر بن. دڵ گرنگترین ئەندامی جەستەی مرۆڤە و ئەرکی گەیاندنی ئۆکسزیینە لە ڕێگەی خوێنەوە بۆ هەموو بەشەکانی لەش. هەندێک جار بەهۆی شێوازی ژیان نەخۆشییان ڕووداوەوە کارەکانی دڵ تێک دەچێت. هەندێک جار پزیشکەکان دەتوانن چارەسەری ئەمە بکەن، بەڵام هەندێک جاریش ناچارن بە دڵێکی دەستگرت بیگۆڕن. ئەم دڵە بەستراوەتەوە بە سەرچاوەیەکی دەرەوەی لەش بۆ دابینکردنی وزە. گرنگترین پرسیار کە دێتە بەرچاومان شێوازی کارکردنە. ئەم دڵە دەستگرتە ئامێرێکی ئەلکترۆنیە کە هەروەکو پەمپ کار دەکات. کاتێک دڵی سروشتی توانای پەمپکردنی خوێنی بە باشی نییە، پزیشکەکان ئەم ئامێرە بەکاردەهێنن بۆ ئەنجامدانی ئەرکی دڵ. بەو پێی دڵی دەستگر پێویستی بە وزە هەیە، جەستەی نەخۆشەکە دەبڕدرێت و وایەرێکی تەنێک کە بە دڵی دەستگرتەوە بەستراوەتەوە لی دەردەچێت بە بەستنەوەی بەو پاتریەی کە بەردەوام وزەی بۆ دابین دەکات. بۆیە دەبێت نەخۆش بەردەوام دڵنیا بێت لەوەی کە پاتریەکە تەواو نابێت. هەروەها دەبێت زارجارە بیگۆڕێت. هەروەها نەخۆشەکە ناسار دەبێت کیسەیەک لەگەڵیدا بەردەوام وەربگرێت. ئەم جامتایە هەموو ئەو ئامێرە دەرەکیانی تێدایە کە پەیوەندیان بە دڵی دەستگرتەوە هەیە. ڕەنگە بیستنی ئەمە سیر بێت، بەڵام زۆر کەس هەن کە دەیان ساڵە بەم ئامێرە دەژین. با چاوێک لە دڵی ئاسایی بکەین و بزانین چۆن کار دەکات. بەڵام پێش ئەوە دەبێت شتێکی گرنگ ڕوون بکەینەوە. دڵ بەرپرسیار نییە لە خۆشەویستی و ڕق و هەستەکانی تر، چونکە کارەکەی سنووردارە بە گەیاندنی ئۆکسزیین لە ڕێگەی خوێنەوە بۆ هەموو بەشەکانی جەستە. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی ئێمە لە ژیاندا بمێنینەوە. دڵ لە دوو بەشی گرنگ پێک دێت، لای ڕاست و چەپ کە هەر لایەکش دەگوێزکەڵە و سکۆڵا پێک دێت. لای ڕاست خوێن دەگوازێتەوە بۆ سیەکان بۆ ئەوەی ئۆکسزیینیان بۆ دابین بکات. ئەم خوێنە بارگاوی دەبێتەوە بە دوانە ئۆکسیدی کاربۆن و دواتر دەگەڕێتەوە بۆ لای چەپی دڵ و پاڵ بە خوێنەوە دەنێ بۆ بەشەکانی تری جەستە. خوێنی بارگاوی بە دوانە ئۆکسیدی کاربۆن سووری تۆغ دەبێت و کاتێک کە لە دوانە ئۆکسیدی کاربۆن ڕزگاری دەبێت و ئۆکسجینی بۆ دابین دەکرێت، ڕەنگەکەی دەبێتە سووری گەشاوە. ئەم ئۆکسجینە دەگاتە هەموو بەشەکانی لەش و هەموو ئەندام و خانەکان بە کاریگەری و چالاکی دەهێڵێتەوە. ئەو چاوەی کە لە ڕێگەیەوە سەیری دنیا دەکەین، ئەگەر ئۆکسجینی لە دڵەوە پێنەگات ناتوانین سوودی لێوەربگرین. ئەو هەوایی کە هەڵی دەمژین دەگاتە سیەکان، پاشان دڵ کار دەکات بۆ ئەوەی بیگەێنێتە بەشەکانی تری جەستە و ئەم کردارانە بەردەوام نزیکەی 80 جار لە خولەکێکدا دووبارە دەکرێنەوە و ئەگەر بە هەر هۆکارێک بوەستێت لە ماوەی چەند خولەکێکدا دەبێتە هۆی مردن. ئەگەر جەستەی مرۆڤ بەر هەر جۆرە چوونە ژوورەوەیەکی دەرەکی بکەوێت، خوێن لەو شوێنە دەڕژێت، هەرچەندە چوونە ژوورەوەکەش بچووک بێت. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئەو خوێنبەرانی کە خوێن دەگوازنەوە لە هەموو خاڵێکی جەستەی مرۆڤدا ئامادەن و هەندێکیان بە چاو نابینرێن چونکە زۆر وردن و هەمویان بەستراوەتەوە بە دڵەوە. دەتوانین بڵین خوێنبەرە سەرەکیەکان ڕێگا سەرەکیەکانن و ئەو خوێنبەرانی لیانەوە لق دەبن ڕێگای لاوەکین. پزیشکەکان دەڵێن پیربوون یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ کە ناتوانین کۆنتڕۆڵی بکەین. لەگەڵ زیادبوونی تەمەن زۆرێک لە نەخۆشیەکان هێرش دەکەنە سەر جەستەی مرۆڤ، بەڵام کێشەکە لەوەدایە کە نەخۆشیەکانی دڵ بە خێرایی دەستیان کرد بە توشبوون بە گەنجانیش و پزیشکەکان هۆکاری ئەم کارە دەگەڕێنەوە بۆ زۆر خواردنەوەی تووتن و کحول و زۆرینەی گەنجان دەست دەکەن بە گرتنەبەری ئەم خوانە لە تەمەنی 18 ساڵیەوە و ئەمەش هۆکاری سەرەکیە بۆ ئەم نەخۆشیە.
بە پێیوتی پسپۆڕانی ئەم بوارە ئەو کەسی ڕۆژانە لە نێوان 6 بۆ 8 جگەرە بکێشێت ئەوە بە ڕێژی 150 زیاتر مەترسی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای لەسرە. هۆکاری دووەمیش خواردنی خێرایە. کاتێک گەنجان برسی دەبن پەنا بۆ خواردنی خۆراکی ناتەندروست دەبن. هەر لەبەر ئەم هۆکارش ئاستی کۆلیسترۆل لە خوێندا زیاد دەکا و ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کاری دڵ دەبێت و هەر بۆیە نابێت ئەمە بە هیچ شێوەیەک پەیڕەو بکرێت و پێویستە مرۆڤ هەموو کاتێک ڕزیمێک بگرێتە بەر و ئەو خواردنە دروستانە بخوات کە ڕیشاڵ و پرۆتینی تێدایە، هەروەها لە چەوریش دوور بێت چونکە هۆکاری سەرەکی نەخۆشیەکانی دڵە. گەنجانیش لەم ڕۆژانەدا ئارەزووی خەوتنی ئاسایی ناکەن، بەشێکی زۆریان بە شێوەیەکی پسر دەخەون و پابند نابن بە خەوتن لە کاتی خۆیدا و پشوویەکی پێویست نادەن و ئەم خۆ خراپانەش کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر دڵ دەبێت. کەسێکی پێگەیشت و پێویستە نزیکەی 8 کاتژمێر بخەوێت. بە پێی توێژینەوەکان ئەگەری توشبوون بە جەڵدەی دڵ تا 24 زیاد دەبێت بۆ ئەو کەسانەی کە بەشی پێویست ناخەون. زگە لەوەش ئەم کەسانە ڕێژی خەمۆکییان زیاترە و هەندێک لە گەنجان زۆر کاریگەریان بە کەسایەتیە ناودارەکانی ماسوولکەیی هەیە کە هەوڵێکی زۆر دەدەن بۆ دروستکردنی جەستە وەکو ئەوان. ئەمەش کارێکی باشە بەگشتی، بەڵام هەندێکیان پەنا بۆ خواردنی ژەمە دەرمانی سترۆید دەبن کە یارمەتی دەرن بۆ دروستکردنی ماسوولکە. لە هەمان کاتدا بەشدارە لە زیان گەیاندن بە زۆرێک لە سیستەمەکانی لەش کە گرنگترینیان سیستەمی دڵ و خوێنبەرەکانە. ئەم هۆکارانە بەیەکەوە بوونە هۆی بڵاوبوونەوەی جەڵدەی دڵ لە ناو گەنجەکاندا. بۆیە پزیشکان پێشنیاری وەرزشی بەردەوام و باشترکردنی خۆکانی ڕۆژانە دەکەن کە کاریگەری ئەرێنیان لەسەر دڵ هەیە، چونکە وەرزش یارمەتی دڵ دەدات خوێن بگەێنێتە هەموو بەشەکانی لەش. هەروەها پێویستە هەموو کەسێک سیستەمی تەندروست پەیڕەو بکات و دوور بکەوێتەوە لە هەموو ئەو شتانەی کە زیان بەخشن وەکو تووتن و مادە هۆشبەرەکان و کەحول و بەم شێوەیە بە تەندروستی دەمێنێتەوە و کەمتر تووشی نەخۆشیە مەترسیدارەکان دەبێت. ئەویش بە پشتیوانی خودای گەورە. ئێوەش ڕاتانسیە لەسەر ئەم بابەتە، دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەمان بوون. ئەگەر ڤیددیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخن و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆمانی بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەینەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکە تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.